کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی زانستی کۆمپیوتەر بە زانکۆڵاین پارالێل ئێواران چەندە؟ سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش ئەزیزانم. من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەی بەڕێزی بۆ باسکردنی بەشێکی نوێ لە پەروەردەی بنەڕەت کە بەشی زانستی کۆمپیوتەرە تا بزانین کۆنمرەی وەرگیرا و بە پارالێل زانکۆڵاین ئێواران چۆنە. ئەلبەتە بۆ ساڵی 2021-2022 ئەم کۆنە وەکو بەرچاوڕوونیەک بۆ ئێوەی خۆشەویست باسێک تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین ئێوە بتوانن سوودی لێ ببینن. خۆشەویستانم، دەرچوانی ئەم بەشە لە پۆلی یەکی بنەڕەتی تاوەکو نۆی بنەڕەتی دەرسەڵێنەوە واتە وەکو مامۆستایە کارەکەن. ئێوەی خۆشەویستش بۆ ئەوەی سوود لە کەمترین کۆنمرەی وەرگیرا و لەم بەشانە وەربگرن ئەتوانن بینەری ڤیدیۆکەمان من تا کۆتایی بۆ ئەوەی سوودتان پێ بگەێنێت. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن تا ئەوانیش سوودی لێ ببینن. هەروەها لە ئەنستاگرامیش بە هەمان ناونیشان ئێمە لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ ئەوەی زۆرترین زانیاری و ورترین زانیاریتان پێ بگەێنین بە هیوای سەرکەوتنتان.